لە دانیشتنی ڕۆژی شەمەی پەرلەمانی عێراقدا بە زۆرینەی دەنگ پاشکۆیی یاسای هەڵبژاردنەکان سەبارەت بە دابەشکردنی بازنەکان لەسەر ئاستی 16 پارێزگا و لە ناویاندا پارێزگاکانی هەرێمی کوردستان پەسەند کران. ئێستا تەنها پارێزگاکانی نینەوا و کەرکووک ماون یەکلا بکرێنەوە کە بڕیاروایە ڕۆژی دووشەمەی داهاتوو جارێکی تر پەرلەمان کۆبێتەوە و دەنگ لەسەر ئەو دوو پارێزگایش بدات. بنەمای دابەشکردنی پارێزگاکانی هەر پارێزگایەک بە پێی ژمارەی کورسی کۆتای ژنان دانراوە. بەو پێش هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان بۆ 12 بازنە دابەش دەکرێن. لە یاسای هەڵبژاردنەکاندا هەڵەبجە وەک پارێزگایەکی سربەخۆ مامەڵەی لەگەڵ نەکراوە و خراوەتە ناو پارێزگای سلێمانیەوە. سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان 44 کورسی پەرلەمانیان بۆ دیاری کراوە، ئەوەش بە پێی ژمارەی دانیشتوانە. پارێزگای هەولێر 15 کورسی پەرلەمانی عێراقی هەیە و بۆ 4 بازنەی هەڵبژاردن دابەش کراوە. پارێزگای سلێمانی 18 کورسی پەرلەمانی هەیە و دابەش دەکرێت بۆ 5 بازنەی هەڵبژاردن و پارێزگای دهۆکیش 11 کورسی هەیە و دابەش دەکرێت بۆ 3 بازنەی هەڵبژاردن. هاوکات بەهۆی داواکاری ژمارەیەک فراکسیۆنی پەرلەمانەوە بە تایبەت تورکمان و کەمینەکانی تر دەنگدان لەسەر دابەشکردنی کورسیەکانی هەردوو پارێزگای کەرکووک و مووسڵ بۆ ڕۆژی دووشەممە دواخرا. لەگەڵەوەشدا پەرلەمانتارانی گروپی 15 کە لە پەرلەمانتارەکانی دەرەوەی یەکشەتی و پارتی پێکدێن دانیشتنەکەیان بەجێهێشت. پێشتر لایەنە سیاسیەکان و فراکسیۆنەکانی عێراق گەیشتونەتە ڕێکەوتن لەسەرەوەی کە عێراق دابەش بکرێت بۆ 83 بازنەی هەڵبژاردن، هەر بازنەیەک لە 3 کورسی کەمتر و لە 5 کورسی زیاتر نەبێت لەگەڵ ڕەچاوکردنی کورسی کۆتای ژنان. بڕیارە 6 حوزەیرانی ساڵی داهاتوو بە پێی یاسای نوێ و لەلایەن کۆمسیۆنی نوێی هەڵبژاردنەکانەوە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ئەنجام بدرێت. سەبارەت بە گۆڕانکاری ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق وتی بەهۆی ئەوەی دڵنیانەبوو ناڕاستەی دیاریکردنی بازنەکان بەرەو کوێ دەڕوات هۆڵی دانیشتنەکان بەجێهێشتووە بۆ ئەوەی نەبنە بەشەیەک لەو پرۆسەیە. بەو پێی هێزە دەسەڵاتدارەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان بازنەکانیان لەسەر شێوازێک داڕشتووە کە لە بەرژەوەندی خۆیان بێت و هاوڵاتیان تیایدا زەرەرمەند دەبن. ئەحمەدی حاجی ڕەشید نمونەی پارێزگای هەولێری هێنایەوە کە کۆیە و خەبات خراونەتە یەک بازنەی هەڵبژاردنەوە لە کاتێکدا لە ڕووی جوگرافیەوە لە یەکتر دوورن، بەڵام ئامانجی پارتی ئەوەیە دەنگی لایەنە سیاسیەکان لەو بازنەیە بفەوتێنێت. پەرلەمانتارانی دەرەوەی حیزبە دەسەڵاتدارەکان داوایان کردووە هەر پارێزگایەک بکرێتە یەک بازنەی هەڵبژاردن و بازنەی بچووکتر دروست نەکرێت. ئەوەی پەیوەندی بە دەنگی کوردەوە هەیە. هەرێکە لە یەکشەتی و پارتی لەسەر ناوچە جێناکۆکەکان ململانەی گەورەیان هەیە و دەیانەوێت هەر یەکێکیان دەنگی ئەوەی بەرامبەر بە پێی یاسای هەڵبژاردنەکان بفەوتێنێت کە دوجار زیانی بۆ پێگەی کورد لە پەرلەمانی عێراق دەبێت.